سلااوان لێبێت ئێستا وەزیری پەروەردەی حکوومەت یاریێمی کوردستان گەیشتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی لەگەڵ لیژنەی پەروەەردە و خوێندنی بالا کۆب بێتەوە بۆی بڕیار لەسەر دەستپێکردنەوە و یاخود سۆنێتی دەستپێکردنەوەی پرۆسی خوێندن بدرێت دیارە ئێوە لە ئەنجومەنی ئەنجومەنی وەزارەتی بڕیارێکتان داوە تایبەت بە دەستپێکردنەوەی پرۆسی خوێندن. سپاس هیچ بڕیارێکمان نەداوە تەنها پێشنیارمان کردو بۆ لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئەگەر سبێنێ کۆ ببینەوە بەس پێم وابێ لاچە سبێنێ کاتەکە گونجاو نەبێت لەبەر التیزامی بەشێک لە ئەندامانی لیژنە لەواچێ ڕۆژێک پاشتر یا دوو ڕۆژ پاشتر بۆبوونەوەکە ئەنجام بدرێ. پێشنیارەکانی خۆمانمان گەڵاڵە کردووە ئەوەی کە ئێمە ئامادەمان کردووە پێشنیارن دوجار هەڵسەنگاندنی تەندروستی گرنگە و بڕیاریش لە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئادرێ. ئێوە هیچ پێشنیازێکتان کردو گوایە دەنگۆیەکی ڕۆژی 6 مانگ پرۆسی خوێندن لە ناو کەمپەکان دەست پێ دەکات. ئەوە تەنها مجرد کۆمەڵێک تاریخە پێشکەشەکرێ گرنگەوەی لە 6 مانگ بەدواوە تە 6 یا هەز ڕۆژێکی دیکەیە لە 6 مانگ بەدواوە بەو میکانیزمەی کە وەزارەتی تەندروستی بۆ ئێمە پێشنیارکە ئەو کاتا لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئەگەر بڕیاریدا دەرگای قوتابخانەکان بۆ میکانیزمی وەزارەتی تەندروستی بکرێتەوە ڕۆژێکی دیارەکرێ بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان و لە هەموو حاڵەتێکا ڕەچاوی ئەوەکرێ کە داوامکردن بەو شێوازەی جاران نابێت واتە نابێت ناوەندەکانی خوێندن بە شێوازێکی قەرەواڵە داوامی تیادا ئەنجام بدرێت بەڵکو بە میکانیزمێکە بێکەوە وەزارەتی تەندروستی پێشنیارێکە و ئێمەش لە وەزارەتی پەروەردە جێبەجێیەکەین بۆ هیوایی تا ئەسا ئامارەکان تا ڕادێکی باش دڵخۆشکردن بەڵام ئەوە تەواو جێگەی متمانە نییە کە ئێمە سارد ببینەوە و واز لە ڕێکارەکانی خۆپارێزی بێنین بەڵکو دەبێت هەمیشە چاومان لەوە بێت ڕێکارەکانی خۆپارێزی جێبەجێ بکرێ و ڕێکارەکان بە شێوەیەکی زۆر باش لە ناوەندەکانی خوێندن پێگیری پێ بکرێت بۆ ئەوەی تووشی حاڵەتێک نەبین کە خوانەخواستە قوتابخانەمان کردەوە ناچار بین بە داخستنی قوتابخانەکانی سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەولەویەت بۆ ژیانی خەڵکە و بۆ پاراستن و سەلامەتی جانی مامۆسایان و قوتابیان و خوێندکارانە بە دڵنیایی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کە لە سیانزەی یەک کۆبووینەوە بڕیارماندا بۆ 16 یەک ناوەندەکانی خوێندن بۆ قۆناغی 12 ئامادەی بە هەموو بەشەکانیەوە بکرێتەوە لەوێ بڕیارماندا کە 2 هەفتە تا 3 هەفتەمان لەبەردەست بێ بۆ هەڵسەنگاندن و ئەو لیژنەیە بە بەردەوامی هەڵسەنگاندەکە هەر کاتێکیش ناوەندەکانی خوێندن بۆ قۆناغە ناکۆتاکان بە گوێرەی ئەو میکانیزم و ئالێتانەی وەزارەتی تەندروستی پێشنیارێکە بکرێتەوە بزانین ڕەوشی تەندروستی بەرەو خراپی دەڕوات ئەوە بە گوێرەی کۆبوونەوەکانی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بڕیاری دیکە دەدرێت سەبارەت بە کەمکردن یا بەداخستن لەوەرەوە کردنەوەی دەرگای قوتابخانەکان وابەستەیە بە هەڵسەنگاندنی تەندروستی و ئێمە پێشنیاری خۆمانمان گەڵاڵە کردووە و تەشید لەو قسەیەکەمەوە کە نابێ ئێمە سارد ببینەوە و پێمان وابێ ڤایرۆسی کۆرۆنا نەماوە یان شێوە گۆڕاوەکەی ڤایرۆس ئەکتیڤ نابێت لە کوردستانە وەڵکو دەبێت هەموو حسابێ بکەین بۆی ناوەندەکانی خوێندن نەبنە هۆکارێک بۆ ئەوەی کە سەلامەتی جانی مامۆسایان و قوتابیان و خوێندکاران بخاتە مەترسیەوە و فشارێکی زۆر لە سەکەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان دروست بکە ئەوەی کە گرنگە دەبێت بە مەدروسی بە شێوەیەکی زانستیانە بڕیاری لێ بدەین و پەلە نەکەین چی پێویستە بۆ ئەوەی کە کوردستان پارێزراو بێت لە پەتای ڤایرۆسی کۆرۆنا دەبێت ئەویان هەڵبژێن. هیچ ئامادەکاریەکتان کردو بۆ هەر ئەگەرێک کە ڕوو بدات ئەگەر ئامارەکان بەرز بوونەوە دووبارە قوتابخانەکانتان داخستەوە هیچ ئەگەرێکی بەردەوامبوونی خوێندنتان دانەوە یعنی ئامادەکاریتان کردو کە وەزارەتی پەروەردە بۆمە بەڵێ ئێمە لیژنەیەکمان هەیە کە پێک هاتووە لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و بەڕێوەبەری گشتی فێرکردنی بنەڕەتی و هەروەها بەڕێوەبەری گشتی فێرکردنی ئامادەی لە وەزارەت ئەو لیژنەیە کۆبوونەوەی خۆی کردووە بۆ ئەوەی کە لە هەموو ئەگەرەکان تاوتێ بکە و پلانی خۆیان دابنێ ئێمە لە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لەوێ بڕیارە دەین کە قوتابخانەکان چۆن و کەی و بە شێواز و میکانیزمێک دەکرێنەوە و لە هەمان کادا کۆمەڵێک ڕێکاری نوێ پێشنیارمان کردووە کە بژیرێتە بەر ئەگەر هاتوو ناوەندەکانی خوێندن کرایەوە و بە پێدانی دەسەڵاتێکی زیاتر بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی پارێزگاکان و پەروەردەی قەزاکان و حتا قوتابخانەکانیش
لەگەڵ بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیکردنی پەروەردەیی لە پارێزگاکان بۆی بتوانین پرۆسەکە و باشی بەڕێوەبەرین بەڵام هەمیشە جەخت لەواکەینەوە سەلامەتی گیانی مامۆستایان و قوتابیان و خوێندکاران لە ئەولەویەتی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان و لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنایە هەر کاتێکیش بزانین ڤایرۆسی کۆرۆنا دەبێتە لە ناو قوتابخانەکانە دەبێتە هۆکاری ئەوەی کە سەلامەتی ژیانی کۆمەڵگا و تاکانی کۆمەڵگا بەرەو ئاقارێکی خەتەر ببە ئەو کاتە لە لیژنە پێداچوونەوە بە هەموو بڕیارەکانمان دەکەین. جناب وەزیر هیچ مەترسێک لەسەر کەوتانی خوێندن هەیە لە کوردستان کە بەهۆی ئەم بارودۆخەکەەوە ئێستا هەیە لە خوێندن ڕاوەستاوە تا ئەم ساعتی کە لەگەڵ جەنابتان قساکەین بە پێ ئەو پلانی کە دامان ناوە پێ ئەو ساڵنامەیە کە هەمانە سواز بەخوا مەترسی نییە نەک مەترسی نییە دەن ئەو پلانی ئێمە ئەگەر بوار هەبێ بتوانین جێگەی بکەینەوە و جێبەجێشی بکەین هەردوو وەرزەکەی خوێندن دەخوێنین و بەبێ ئەوەی کە لە کوالەتی خوێندنیش دابەزێ بەبێ ئەوەی کە بەشێکی زۆری منهەج سەرک بکرێ بەڵکو بەرنامەیەکی وادانراوە کە وەرزی یەکەم و وەرزی دووەمیش بخوێنرێ بۆ ئەوەی بە تەواوەتی هەم لەلایەنی پەروەردەی هەم لەلایەنی فێربوونەوە قوتابیان و خوێندکارانی کوردستان بتوانن سوودمان لە دوو ڕۆژی ڕابردوو زۆر بە تەفاسیل لەسەر بابەتە قسەم کردووە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە گفتوگۆیە لەگەڵ بەغدایە با چاوەڕێکیم بزانین ئاماژە و پێدراوەکانی گەیشتن بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدرال لە پرۆژەی موازنەی 2021 چی لێ بەسەردێ وەکو هەر بەڕێزانی دیکەش تاکیدیان کردوەوە ئاراسی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەیە کە بژێوی ژیانی مامۆستایان و فەرمانبەران بەرەو باشتر